محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە کار بۆەوە دەکەن کە ڕوبەڕووی گەندەڵکاران بۆستنەوە هەروەها دەستگا و دامەزراوە ئەمنیەکانیش لە ململانی و بەرهێنانی سیاسی دوور بخەنەوە جەختیشی کردەوە کە کاری لە پێشینەی حکوومەتەکەی چارەسەرکردنی کێشەی هەژاری و بێکاریە بێت و هەروەها ڕوبەڕووی گەندەڵیش دەبێتەوە واوتیشی سەرجەم بڕیارەکانی دادگای باڵای فدرالی جێبەجێ دەکرێن بۆ ئیبزای کاردانەوەی ئەم بڕیارانی کە سوودانی لە حکوومەتەکەیدا جێبەجێی دەکات یا خۆت پێڕەوی دەکات چی دەبێت لەسەر تەواوی عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئێمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوە خۆ لە هەولێرەوە لەگەڵمانە جەنابیان لاوەند جەلال ببورن ڕاوێژکاری یاسایی کاک لاوەند سڵاوت لەبێت و بەیانیت باش بێت سەرنجی تۆ سەبارەت بەم ڕێکارانەی کە سوودانی گرتوێتە بەر لە حکوومەتە نوێیەکەیدا چییە هەروەها کاریگەریەکانی بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق چی دەبێت چۆن لێکدانەوەی بۆ دەکەیت وەکو ڕاوێژکارێکی یاسایە گەر با بڵین لە ڕووی یاسایی و باسی بکەین بەیانی ئێوە و بینەران باش دیارە کابینەکەی سوودانی بە لەدایکبوونێکی ئاسایی لەدایک نەبوو لە دوای 2023 یەکەم جارە نێوماڵی شیعە ببن بە دووبەرەی دژبەیەک و یەکێکیان وەکو عێراقی خۆی بناسێنێ بەرەیەکەی تریشیان بەرەی وەلاییەکان بەوەی کە ئینتیمایان بۆ دەرەوەی عێراق هەیە ئەمە لەلایەکی تر محەممەد شیع سوودانی خاوەنی کوتلەیەکی گەورەی پەرلەمانی نییە بەڵام هەر هەمیان کۆک بوون لەسەر ئەوەی کە محەممەد شیع سوودانی وەکو مڕەشەحی تەسویە بۆ چارەسەرکردنی گرفتی نێوماڵی شیعە بکرێ بە سەرۆک وەزیران و هێزە سیاسیەکانی عێراق بە تایبەت ئەوانەی کە باڵادەستن لە 2023 لە حکوومەتەیەک لە دواییەکانی شیعە گەیشتونەتە قەناعەتێک کە شەقامی عێراقی چیتر بەو جۆرە حکومداری ڕازی نییە و بەو جۆرە ئیدارەدانی دەوڵەت ڕازی نییە بینیمان یعنی هەر لە سەردەمی حەیدەر عەبادیەوە خۆپیشاندان هەبوو دواتر کۆتایی پێهێنانی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بینیشمان لە سەردەمی کازمیش بە هەمان شێوە بۆیە ئێستا شیعە لە دووڕیانێکە ئەبێ خۆی ساغ کاتەوە ئایا ئەبێ بەو ئەو حکوومەتە تەشکیلە کاکە حکوومەتی ڕەشید و حکوومەتی هاوڵاتیە یا ئەوەتە وەکو جاران تەنها حزبە سیاسیەکان لە نێوان خۆیان بەرژەوەندەکانی خۆیان ئەپارێزن و جێ لە شارع ڕاناگرن من پێم وایە شیعە بە کۆی دەنگ جگە لە مقتدا سەدر کە ئێستا لە دەرەوەی پرۆسی سیاسی گەیشتونەتە ئەو قەناعەتەیە کە ئەبێت چاکسازی بکەن ئەگەر چی بەشێک لە بەرژەوەندیەکانیشی با بڵین بەرژەوەندیە تەسکە حزبیەکانیان دەست لێ هەر بگرن بۆ ئەمەش ڕێککەوتنێک کراوە لەگەر محەممەد شیع سوودانی کە دەستی واڵا بێت لە سزادانی گەندەڵکاران و دەستی واڵا بێت لە ڕێخستنەوەی ئیدارەدانی مەلەفی نەوت استثمار هەروەها بودجەی تەشغیلی حکوومەت و پێداچوونەوە بە کۆمەڵی لەو گرێبەستانەی لە حکوومەتەیەک لە دواییەکان کراون بە تایبەتی حکوومەتی کاربڕێکەری کازمی بۆ ئۆیلانی کەمشاری عێراقی تێبگا کە ئێستا ئەو حکوومەتەی هاتوۆتە سەرکار داخوازیەکانی ئەوان جێبەجێەکە لە ڕووبوونەوەی گەندەڵ کاران هەروەها لە چارەسەرکردنی کێشەی ئەو هەژاری و بێکاریەی ڕوبەڕووی عێراق بۆتەوە سەرباری ئەو هەموو بودجە و میزانیە زۆرەی هەیە ئەوەی ئەمێنێتەوە تایبەت بە هەرێمی کوردستان من پێم وایە یعنی هەڵێمی کوردستان هەڵێکی باشی لەبەردەستە بۆی بتوانێت لەم حکوومەتە کۆمەڵێک دەستکەوت بەدەستبێنێ هۆکارەکەشی ئەوەیە ئەم حکوومەتە پێویستی بە هەرێمی کوردستانە وەکو حکوومەتەکانی تر نییە یعنی بینیمانە ساڵانی پێشتر لە کابینەکان زاری وە هەیە حکوومەت تشکیل کراوە بە کوردیان و نوێنەرەکانتان بێنن چاوەڕێی ئێمەیان نەکردووە بەس ئێستا ئەوان بۆ ئەوەی حکوومەتەکەیان نەڕوخێ سەرکەوتوو بێ چونکە هێزێکی زۆر گەورەی کاریگەری شیعە لە دەرەوەی ئەو حکوومەتەیە لە فرسەت ئەگەڕێ بۆی ئەم حکوومەتە بشێنێ بیڕوخێنێ بۆیە مانەوەی کورد لەم حکوومەتە و سونەش بە هەمان شێوە زۆر گرنگە بۆ شیعە مقابلی ئەوە ئایا هەرێمی کوردستان بە پاکێجێکی یەکگرتووی کوردانە ئەچێتە بەغدا بۆ ئەوی شەڕ بکە بۆ ئەوی هەوڵ بدا داخوازیەکانی هەرێمی کوردستانیان ئەو مافە دەستوریانەی هەرێمی کوردستان بەجێبێنێ باشە کاک لاوەند سەبارەت بۆ بڕیاری کە دەڵێت دەبێت هەموو بڕیارەکانی دادگای فیدرالی کە دەری کردوون جێبەجێ بکرێن سەبارەت بەو بابەتە ئەمە تا چەند کاریگەری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بێت کاریگەری ئەەکەی زیاتر ئەرێنی دەبێت یاخود نەرێنی دەبێت لەسەر هەرێم بڕیارەکانی دادگای فیدرالی پێویستی بەوە نییە کەس بڵێ ئەبێت جێبەجێ بکرێت جێبەجێ نەکرێ و بڕیارانە بەپێی دەستور قەراری قەطعین غێر قابل للطعنە
و هەر هەموو مؤسساتی دەولەت ئەبێ ئیلتیزامی پێوە بکات جاگەر هەرێمێک شارێک کەسێک حزبێک ئیلتیزامی پێوە نەکا بۆ کاتێکی دیاریکرا و بتوانێت من پێم وایە لە کۆتایی هەمومان ئەبێ پێوەی پابند بین تاکە ڕێگا بۆ با بڵێن بڕیارێک ئەگەر لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبێیان هەر کەسێکی تر بێ ئەوێ خۆی با بڵێن محکمەی ئیتیحادی قرارەکەی خۆی هەڵبۆشێنێتەوە ئەجینا من پێم وایە کەس نە سەلاحیەتی هەڵبۆشانەوەی هەیە نە سەلاحیەتی جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی هەیە ئەمە قراراتی باتە بەڵام ئەوەندەی من ئاگادار بم هەرێمی کوردستان پێش پێکهێنانی کابینەکە لەگەر سوودانی کۆمەڵێک دانیشتن کراوە لێرە لە هەرێمی کوردستان ڕێککەوتون لەسەر ئەوەی کە مەلەفی نەفت لە قانونی نەفت کە بڕیار وایە لە ماوەی 6 مانگی داهاتوو بە ئەم یاسایە یعنی تەشریع بکرێت لە پەرلەمانی عێراق و دەربچێت لەوێ مەلەفی نەفت لە مابەینی هەرێمی کوردستان و بەغدا ساغەکرێتەوە هەر لە مەسەلەی گەڕان و پشکنینەوە تا فرۆشتن و گەڕانەوەی پارەکە من پێم وایە ڕێککەوتنی مەبدەئی هەیە لە مابەینی ئێمە و حکوومەتی ئیتیحادی بەڵام چەندی جێبەجێ ئەکرێ ئەوە نازانم سەبارەت بە بڕیارەکانی تری محکمەی ئیتیحادی چونکە هەر ئەو بڕیارە نییە کە تایبەت بە مەلەفی نەفت بێ کۆمەڵی قراراتی دی هەیە و ئێستا کۆمەڵی داوا هەیە لە محکمەی ئیتیحادی لەسەر پەرلەمان لەسەر حکوومەتی هەرێم لەسەر وەزارەتەکان تەسجیل کراوە من پێم وایە ئێمە بێ خۆمان بە شەریکی ڕاستەقی نەبزانین ناکرێت ئێمە لێرە خیتابێکمان هەبێ دژی بەغدا کە ئەچینە بەغدا تەنها باسی ماف و امتیازات بکەین کۆمەڵێک حقوق کۆمەڵێک واجبات هەیە لەسەر هەرێمی کوردستان بەداخەوە بەشێ لە سیاسیەکان بەشێ لە چاودێرانی سیاسی ئەبینین هەنێ لێدوانیان هەیە هەنێ چاوپێکەوتنیان هەیە بە شێوەیە قسە ئەکەن وەکەوەی ئەوان لە دەوڵەتێکی تر بژین لە کاتێکدا ئێمە هەر هەمومان نەزانین کە تا ئێستا ئێمە لە وڵاتێکە ژین عێراقا پاسپۆرتمان هەویەکانمان ئێمە هاوڵاتی ئەو وڵاتەین هێزە شیعیەکان کە ئەوە لە ئێمە ئەبینن بە تەکید ئەوانی شارعیان هەیە خەڵکیان هەیە دەنگدەریان هەیە ناتوانن یعنی ئەو هەموو امتیازە بدەن بە هەرێمی کوردستان و شارەکانی خۆیان وێران بێ باکید یعنی ئەوان کێشەیان بۆ دروستە بێ بۆیە ناچارن دێن مقابلی ئەوە کێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکەن کێشە دروستکردن چۆنە یاوەتە لە ڕێی هێزەکە ئەیجوودینین ئەبینین زۆر جار لە ناوچەدا بنێراوەکان یان تەنگ بۆ خەڵکە هەڵەچنن یاوەتە دێن لە ڕێی دادگای فیدرالیەوە دێن داوات لەسەر نووسن و کۆمەڵێک یعنی ڕێگری یاسایی بۆ دروستەکەن بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانت من پێم وایە هەرێمی کوردستان ئەبێ تۆزێ دەست و پەنجەی نەرم کا لەگەڵ ئەو حکوومەتە بۆی بتوانێت مەسلەی ئەو قەرارانەی محکمەی ئیتیحادی تێپەڕێنێ و تەجاوز بکات چ لە ڕێی تەشریعی تازە بێ یان چ لە ڕێ هەڵوەشانەوەی قرار و حکومەکانی محکمەی بێ لە ڕێگای محکمە خۆی نەوەک لە ڕێگای ئیتفاقاتی سیاسی چونکە هیچ ئیستیفادەی لێ ناکەین باشە کاک لاوەند پێ دوایە حکوومەت هەرێم و بەغدا دەتوانین لە ڕابردووە زیاتر لەسەر قسە لەسەر بەڵێن لەسەر هەندێک وعد و هەندێک وەکوتۆتە ئیتفاقی سیاسی پەیوەندیەکان بەڕێوە براوە پێ دوایە ئەمە ئەتوانینی تراوە درێژەی پێبین یانەبێ تەواو بە یاسا پەیوەندیەکان ڕێک بخرێ مامەڵەکان ڕێک بخرێ پرسەکان یەکلا بکرێتەوە ئێمە دەستورمان هەیە بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان هەرێمەکان و حکوومەتی ئیتیحادی بەڵام بەداخەوە دەستوری عراقی کۆمەڵی نەواقسی تێدایە لەو مادانەی پەیوەستە بە سەلاحیەتەکانی حکوومەتی ئیتیحادی و سەلاحیەتە مشتەڕەکەکان و ئەو سەلاحیەتانەی کە تایبەتە بە ئەقلیمەکان بە تایبەتی هەرێمی کوردستان ببورن هەرێمی کوردستان لەسەر مەسلەی هەمواری دەستور من پێم وایە ئەبێ ئێمە زیاتر سوور بین نەوەک ئێستا لی بترسین بڵین بۆ هەموار بکرێت چونکە بەداخەوە ڕاستە ئەو دەستورە باشترە لە دەستورە موقەتەکانی پێشتر کە هەبووە بۆ مەسلەی مافدان بە هەرێمی کوردستان و ڕێخستنی هەرێمی کوردستان لە ناو با بڵین دەوڵەتی عێراق وەکو ئیقلیمێکی ئیتیحادی بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێکم و کوڕی زۆری هەیە لە مەسلەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لەسەر مەواردی تەبیعی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە کاروباری سیاسیش چونکە بەشێ لەو هەنگاوانەی بەشێ لەو کار و بەتوانم بڵێم ئیزراعاتانەی بە هەرێمی کوردستان لە دەستور تەنظیم نەکراوە کە ئێمە ئەیکەین وەکو دیفاکتۆیەکە بۆ نمونە کۆمەڵی گرێبەستەکەین لەگەر وڵاتان وەرگرتنی چەک و تەقەمەنیە لە وڵاتان ئەمانە لە ئەسڵ سەلاحیاتی حکوومەتی ئیتیحادیە بەڵام هەرێمی کوردستان خۆتان نەزانن یعنی ساڵانی پێشتر ئێمە بەهۆی بوونی بودجەیەکی زۆر بەهۆی بوونی پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتان هەنگاوی زۆر چوینە پێش من پێم وایە ئەگەر یعنی ڕیفراندۆم لەو کاتەیان نەکرابان نەک نەکرا
خراپە ڕیفراندۆم زەرورە و ڕۆژێ دادێ یعنی گەلی کورد سوود لە ڕیفراندۆمە بینێ ڕیفراندۆمێک کە کاتجا بۆ سربەخۆیەیە بۆ جیابوونەوەی تاکلایەنەیە بەڵام لەو کاتێک کرا کاتەکەی گونجاو نەبوو زەرری زۆری لێداین وای لێ هات ئێمە هەموو ئەوانە لە دەست بدەین کە وەکو دیفاکتۆ هەمان بوو چارە سەر ئێستا ئەوێ ئێمە هەوڵ بدەین لە دەستور ئەگەر ئەو هەموارە بکرێتەوە کە هێزە شیعەکان بکۆکرد لەسەرەوەی دەستور هەموار بکرێتەوە ئەو داخوازیانەی هەرێمی کوردستان بتوانین لە دەستور جێ بکەینەوە بۆ ئەوی بتوانین پەیوەندیەکشی یعنی ئەتوانین بڵێ مەرینمان هەبێت لەگەر حکوومەتی ئیتیحادی ئەو هەموو مەدوو جەزرەی تێدا نەبێت. کاک لەوان جەلال ڕایشکاری یاسایی سپاس کە لەگەڵمان بووی. سپاس.